هۆکارێکی تر هەر وەسیلەیەک هەر هۆکارێک هەر شتێک کە خوا پێی ناخۆشە و بێشەرعیە نەهێڵی بێتە ناو ماڵەکەتەوە نەهێڵی بێتە ناو ماڵەکەتەوە جادووە سحرە یا ئامێرێکی بێشەرعیە یا هەر شتێکی تر بێت نەهێڵی بێتە ماڵەکەتەوە لەوانەیە لە ماڵی زۆرێک لە موسڵمانان شیرکی تێدا بێت مروەشینکەکانی هەڵواسیوە ئەو شتە شینەی هەڵواسیوە کە حەوت کونیتیە بۆچیە وەڵا بۆ چاوەزارە چۆن ئەوانەی کە زۆر خەبیرن تایدا دەڵێەوە ئەگەر چاوەکە لێیدا لە کونی یەکەمەوە دێتە ناوە لە دووەم دەچێتە دەرەوە لە سێم دێتەوە ناوە لە چوارم دەچێتە دەرەوە تاوای لێدەستەری لێدەشێت لە حەوتم دەچێتە دەرەوە ناتوانێت بێتە ناوە ئەم حەوتکونە بۆ ئەوەیە ئەمە گاڵتە بە عەقڵی موسڵمان دەکرێت ئەجینا مۆزوع ئاوایە ئەگەر خوای گەورە بێوێ تووشی بەڵاو موسیبەتێکت کە بەم حەوت شتە شینە حەوتکونە تۆ پارێزراو دەبیت بۆیە کە چوویتە ماڵەوە برای موسڵمان بیشتێنە و فڕیدە ئەمە من علق تەمیمەة فقد ئەشرەک مەهێڵە لە ماڵەکەتدا شرک هەڵواسرێ دەستێکی هەڵواسیوە بۆ چاوەزار نوشتەیەکی هەڵواسیوە بۆ چاوەزار ئەم شتانە هەمووی شیرک و کوفرە لە ماڵەکانتانی لێ پاکەنەوە فڕی دەنە دەرەوە با لە ماڵتان داشتی بێشەرعی تێدا